کوردستان بەڕێز پاقل تالەبانی لاو شێخ زەنجی ئێمە وەکو بەشێک لە پارێزەرانی پارێزگای هەولێر ناڕەزایی خۆمان دەردەبرین لەو بارودۆخەی شاری سلێمانی کە دروست بوو لەم سازخانەی خوارەوە ئێمە ئەو کە دوایی لە ڕاگەندەکان بڵاو دەکرێتەوە ناوەڕۆکی ئەوەکە بەڵام لە کۆتایی ئەوە ئێمە داواکاری لە ئەنجومەی دادوەری تەواوی لایەنەکان دەکەین داواکارین باشیانە چارەسەر ئەم ڕووداوە چارەسەر بگرێت و لە کاتی سەرپێچکردنی یاسا هەڵوێستی خۆی هەبێت و دادگاکان نەکرێن بەلایەن لە کێشەکان داواکاری دادوەرە بەڕێزەکانی دادگای سلێمانی ڕێگە نەدا شکۆی دادگاکان بشکێنرێت لە کاتی پێشەرکردنی یاسا داواکاری فەرمانگەی داواکاری گشتی داوا بتونێت و دژی پێشەکەکاریەکان بەپێی ئەم بەیاننامەیە کە گوێمان لێ نەژیێت ئێمە هەڵوێستی ترمان دەبێت و پارە بۆ پاراستنی سەروەری یاسا و جێبەجێکردنی یاسا بە پێچوانەوە سکاڵای یاسایی تۆمان دەکەین لەسەر ئەو کەسانێک کە لە هەر پلۆ پۆستێک بوون پەنا بن بەر هێز دوولاندن بە داوا لە قوسڵخانەکان دەکەین داوا لە تەواوی لایەنەکانی عراقی و هەرێمی کوردستان دەکەین کەوا هەڵبستن بۆ چارەسەری ئەم کێشەیە چونکە ئەو کێشەیە تەواو ئەو کێشەیە دڵڕاوشی تەواوی ناوتەواوی کۆماری خەڵکی کوردستان دروست کردووە و حاڵی هەرێمی کوردستان بە تەواوەتی شڕەژاوە بۆیە داواکارین لە هەموو لایەنەکان کە بێنە سەرخەت و تەواوی ناوەڕۆژی بەیاننامەکەشمان لە ڕاگەیاندەکان دەدەین هەموو ڕاگەیان بڵاوی دەکەینەوە بۆیە داواکارین هەر کەسێک لەبەر لەو کۆنگرەیەکەوە کۆمەڵێک تهدید و کۆمەڵێک هەڕەشەی لە ڕاگەیاندنکار و لە کۆمەڵێک پارێزەر کردووە با خەیاڵیان خاو بێت خاڵیان خاو بکە ئێمە پاشەکشە بکەینەوەی کەوە سەروەری یاسا لە هەرێمی کوردستان نەپارێزین تکایە هەر کەسێک هەڕەشەی دەکرێت و هەر کەسێکەوە لە ڕاگەیاندنکارەکان لە پارێزەران لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لەو هەڕەشانە مەترسێت چکە کەسی ترسنۆک هەڕەشە دەکاتن زۆر سپاس بۆ ئێوە وەکو هەڕەشە بوونی هەیە بڵێ لە چەندین لایەنەوە چەندین کەسی کە غەیر مباشر هەڕەشەکانمان پێگەیەندراوە چەند لایەنێک بوون کەەوە هەڕەشەیان کردووە و ناڕاستەخۆ پێمان گەیشتووە ئەگەر ڕوونی بکەیەوە دەستگا ئەمنی یان لایەنی میدیایی لایەنی میدیایی ئەوەی کە داوا لە بەرز شغلاوی کراوە تەواو نایاسایە کە دەستوری عراق تەواو باسی لەو حاڵەتە کردووە و سەرکردایەتی حزبێکی سیاسی ناتوانێت داوا لە کەسێک بکات کەوا خاک بەجی بێڵێت ئەو کەسێک کە خاک بەجی دێنێت خائینەکانن ئەو کەسێک کە خاک بەجی لە خاک فرۆشەکانن ئەوەش بەپێی یاسا دەبێت سزا بدرێن و خاک بەجێ بێڵن ئەمە ئەو خاڵانەی کەوا داوامان کردووە لەبەر لایەنی ئەمنی و لەبەر سەلامەتی کۆنگرەکە لە ڕاگەیاندەکان بڵاوی دەکەوێت بەکە لەبەرەوەی وەختێکی تەواوی دەوێتن بۆ باسکردن Thank you.